سەبارەتدا بەڕەوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بەڕێز درۆی تۆفیق پسپۆڕ و شارەزای هەڵبژاردن لەگەڵمانە بێ. بەڕێز درۆی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەتوانێت بەبێ کێشە ئەم هەڵبژاردنە بەڕێوە ببات؟ ئێوەرەتان باش بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز زۆر سوپاس سڵاو ڕێز بۆ کەناڵەکەتان. بێگومان شاراوانیە بۆ هیچ لایەنێک کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان شارەزایەکی باشی هەیە، شارەزایەکی کەڵەکە بوو لە پرۆسەی هەڵبژاردن لە قۆناغە جیاوازەکانی ڕابردوودا. ئەمە جگە لەوەیکەوە ئەو کێشە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە سەقامگیرێکی زۆری هەیە لەکەوەی جگە لە دۆخی ئەمنی کە سەقامگیرە دۆخێکی تەندروستە لە هەرێمی کوردستان هەموو فاکتەری زۆر باشن کەوا پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی سەرکەوتووی ئەنجام بدرێت بە پێودانگە نێودەوڵەتیەکان. ژبلی ئالیە تەکنیکی پرزگرێکە نێڤبەرا هەولێر و بەغدا دیدیسا بنە ڕێگر و هەڵبژاردن بینە پاشخستن یانجی وێجارێ دێ هەڵبژاردن دەما دیارکەی دا پڕێڤە چن بێک و ئالیە بەغدای پرزگرێکێکش بووی کۆمیسیۆنێ دروست بکە. بەم بۆنەوە هەڵبژاردن پرۆسەی هەڵبژاردننی ئێستا خشتەی کاری بۆ دانراوە. کۆمیسیۆن دەستی پێکردووە بە کارەکان و بە ڕێوشێنەکان بەردەوامن، لایەنە سیاسەکان بەردەوامن بۆ هەڵبژاردنەکە. بەڕاستی هیچ وەکو شارەزایەک دەڵێم لە ڕووی تەکنیکیەوە هیچ پاساوێک بۆ دواخستنی هەڵبژاردن نییە ئەمجارە. بەڵام بێگومان لێرە و لەوێ جێبیستی دەبین کەوا ئاڵنگاری سیاسی هەیە لە بەردەم لایەنەکاندا. بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە دەنگدەری کوردی ئەو بڕیار دەدات ئایا دۆخەکە بەرەو کوێ هەنگاو دەنێت لە ڕێگەی بەرداوامی پەیوەندیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان و هەروەها ئەو بەرجەستەی ئەو کارە پێکەوەی لە گۆڕەپان دەکرێت لەلایەن لایەنە سیاسیەکاندا لە نێو هەرێمی کوردستاندا. زۆر باشە بەڕێز درۆی نزیکترین هەڵبژاردن کە کرا لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی ژمانی پارێزگاکان بوو، پارێزگای کەرکووک، ینی زۆرێک لە هاوڵاتیان بێبەش بوون لە دەنگەکانیان، پەنجەمۆرەکانیان نەیە خوێندەوە. بۆ ئەم هەڵبژاردنە ئەگەری هەیە ئەمانە دووبارە بێتەوە ئەم کێشانەتان چارەسەر کردو بۆ ئەم هەڵبژاردنە؟ بێگومان ئەمە کێشەیەکی گەورەیە کە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ڕوویدا. ئەمە ڕەنگە دووبارە بێتەوە. بێگومان ئەمە دەگەرێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. یەکیان هۆکارێکیان بابەتی پەنجەمۆر ڕەنگە هەندێکیان بەسەر چووە بەهۆی بابەتی تەمەن یاخود بەهۆی بەکارهێنانی هەندێک مادەی پاکەرەوە. ئەمە کێشەیە. هەروەها کێشێکی دیکەش هەیە لە بەردەم کارمەندان کاتێکەوە بەڕاستی هەندێک پرۆسەی تێپەڕاندن ئەنجام دەدرێت. ئەمەش کێشێکی دیکەیە. بەڵام بە کۆی پرۆسەکە ئەو ژمارە هەیە. چارەسەرەکە چییە؟ چارەسەکە ئەوەیەکەوە لە هەر سندوقێکی دەنگداندا بەڕاستی پرۆسەی تێپەڕاندن هەبێ بە ڕێژەی 5 بێگومان ئەو کاتە ئەوانەی کەوا کێشیان لە پەنجەمۆردا هەیە دەتوانن بە شێوەیەکی دیکە بێشوەختە دەنگ بدەن بەبێ ئەوەی ئامێرەکان بەکاربهێنن بۆ ئەوەی کەوا بتوانێت مافی خۆی بەکاربهێنێت کەوا لەو ڕێژەی 150 دەنگ بدات. کەواتە ئەو ڕێژەیە بەڕاستی بەربڵاوە. مەبەستم کێشەکانە ڕەنگە کێشە هەبێت لە بنکاری دەنگدان بابەت کێشەی پەنجەمۆر باسی دەکەم. بۆیە پێم وایە ئەمە ئاڵنگاریەکی گەورە نییە. بەڕاستی کێشەیە کە دەکرێت لە ڕۆژانی داهاتوودا چارەسەری بۆ بدۆزرێتەوە. بەڕێز درێتینەکە شارەزاد بواری هەڵبژاردنەوە پسپۆرت بواریدا این ئاگادارن دادگاه فدرالی بڕیار دایە کورسیا کوتان نەمینە ژمارە کورسیên پەرلەمانی ژیاتینە کێمکردن ji بووی vê carê dîv şarazayê ji bûyî hejmartina dengan û dabeşkirinawana bi ser kursiyên heyî kêmkirinawana çi sîstemek baştir e ji bûyî diyarkirina kesên serkeftî û derbasbûnawana telbijartinan da?
بالمناسبة هو بەم بوونەوە دەیڵێم بابەتەکە پشت دەبەستێت بە پرۆسەی هەژمارکردنی دەنگەکان بە گوێرەی سیستەمی پشکی هێر ئەمە بەڕاستی سیستەمێکی ڕێژەیە کە بەکاردەهێنرێت لەسەر گلیانە سیاسەکان پێویستە کە تۆ باست کرد باسی پێکاتەکانت کرد پێویستە لەگەڵ لایەنە سیاسە گەورەکان یەکبرن بۆ ئەوەی کەوا بتوانن دەنگی پێویست بەدەستبێن وەک دەزانن بەڕاستی سیستەمی نوێنەراتی ڕێژەیی بریتە لە کۆکردنەوەی دەنگەکان بۆیە قورسە پێکاتەکان کورسیان بەدەست بهێنن بەم شێوازەی کە ئێستا هەیە ئەگەر هات و پاڵنەرێکی گەورە نەبێت بۆیە پێویستە پێکاتەکان و لایەنە سیاسە بچووکەکان پێویستە لەگەڵ لایەنە سیاسە گەورەکان یەک بگرن بۆ ئەوی توانن سەرکەوتن بەدەست بهێنن. زۆر باشە لە پێشتردا لە هەرێمی کوردستان هەڵبژاردنەکان فرەبازنە بووە بۆ ئەم هەڵبژاردنە یەک بازنەیە پێتان وایە ئەمە هیچ گرفتێک دروست بکات یاخود بوورە ئێستا فرەبازنەیە و پێشتر یەک بازنەی بوو تصحيح انه كانت با ڕاستی کەمەوە ڕاستەکەی بەڵێ 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 في السابق لە ڕاستیدا لە ڕابردوودا هەرێمی کوردستان یەک باز نەبوو ئێستا چوار بازنەیە فرە بازنەیە کێشەکە چییە کێشەکە ئەمە ئاستەنگێکی دیکەیە لە بەردەم لایەن سیاسەکان پێویستە جوگرافیای ناوچەکان بخوێنەوە قورسایی خۆیان و ڕێکخراوەی خۆیان ڕێک بخنەوە بۆ ئەوەی کەوە کاندیدەکان بە گوێرەی ئەم قورساییە بە گوێرەی جوگرافیاکە دابش بکەن لە دابشکردنی کاندیدەکانی خۆیاندا پێویستە استراتیجێکی گرنگیان هەبێت پێویستە لایەنە سیاسیەکان ئەم استراتیژە پیادە بکەن هەر لایەنێکی سیاسی پێویستە قورسایی خۆی لە ناوچەکەدا لەو بازنەیەدا بزانێت کە تێیدا بەشداری دەکات کە کاندیدەکانی خۆی بەشدار پێویستە کاندیدی ناسراو لە بازنەکەدا هەڵبژێرە و کاندید بکات کاریگەریان هەبێ کاندیدەکان بۆ ئەوەی کەوا بتوانێت زۆرترین دەنگ لەو بازنەیە کۆبکەنەوە بازنەکانی بەڕاستی زۆر بچووکنین بەڕاستی بازنەکان لەسەر ئاستی پارێزگاکان چوار بازنە هەیە ئەو هەولێر سلێمانی هەڵەبجە و دۆهۆکن ئەم چوار بازنەیەمان هەیەکەوە بەم دوایانە هەڵەبجە بۆتە پارێزگا ئەوش بۆتە بازنێکی دیکە هەڵبژاردن سەر مەسەلە شەفافیەتی و هەر لاەنێک و ئیدی چاودێرن خوێن سیاسی هەبە ئەس بارم ماژی ئەگەر دەمەکی دا چاودێریە هەڵبژارتنان کرد بە جداهیات نێڤبەرە هەڵبژارتنên پەرلەمانی کوردستانê یانجی ئەڤên herêma Kurdistanê birêve çin gel civatan nerên Iraqê ku heta geran bêjin vê dumayîkê jî êdî pirsgirêk tê da ketîne çi diyar be çi aliyek zêdetir şeffaf e ji bo encamdana proseya dengdanê û helbijartinan من الجانب الفني لە ڕووی تەکنیکیەوە لە بەڵێ لە ڕووی تەکنیکیەوە هیچ جیاکاریەک ناکرێت چونکە هەمان استراتیژێت پیادە دەکرێت ڕێگە بە هەموو لایەنێکی سیاسی دەدرێت کەەوە بریکارەکانی خۆی ڕەوانەکات واتە چاودێران سەر بە لایەنە سیاسەکان بە گوێرەی ژمارەی سندوقەکانی دەنگدان دەبێت لە هەمان کاتدا چاودێرانی نێودەوڵەتی و ڕخراوەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی ئامادەیان دەبێت شەفافیەتێکی تەواو دەبێت بێگومان کۆمیسیۆن هەمیش باس لەوە دەکاتکەوە جەخت لەسەر شەفافیەتی ئەو هەڵبژاردنە دەکاتەوە ئەمەش بەڕاستی ئاسانکاری دەکات بۆچی بۆ وربینی و جاکردنەوەی دەنگەکان و هەڵاویکردی دەنگکەش ئەماش پرۆسەیەکی گرنگ دەبێت شتێکێ بەڕاستی وەرگرتنی سکاڵەکان ئەمەش بە فۆرمێکی تایبەت دەبێت بە ژمارە سەتۆدا بریکارەکانی لایەنە سیاسەکانیش ڕاهێنانیان پێدەکرێت بۆ ئەوەی ئاشنایەتیان لەگەڵ ڕێوشێنەکانی کۆمیسیۆن هەبێت ئەمە ڕەوانەی لایەنە سیاسەکان کراوە بێگومان بەدڵنیاییەوە هیچ جیاکاریەک نابێت لە نێوان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەو هەڵبژاردنەری ئەنجومەنی پارێزگاکان کە لە ئاسەر ئاستی عێراقی ئەنجام درا لە ڕووی تەکنیکەوە من باس دەکەم هیچ جیاوازێک نییە بۆ کۆمیسیۆن من بەڕاشکاوی دەڵێم گرە و لەسەر ئەوە دەکەم کەوا پرۆسەکە زۆر بەسەرکەوتویی بەڕێوە دەچێت زۆر سەرکەوتو دەبێت لە هەموو ڕوەکانیەوە ڕێز دوورەی تەوفیق پسپۆر و شەڕازای هەڵبژارتنان پاوەکی ڕاستە خوش بەغداد گەلمەدا بوون گەلێک سوپاس بووە زۆر سپاس